لە چاوەڕوانی ئازادبوونی باوکیدایە. کوڕەکەی بەدەل بەرواریە، بەڵام بێ ئومێدە لە سەروەری یاسا و بێلایەنی دادگا. ئەو دوایین پەیامی باوکی بە ئێمە دەڵێت دوای ئەوەی دادوەر بۆ جارێکی دیکە دادگاییکردنەکەی دواخست. ئەو دەڵێت باوکم ڕایگەیاندووە تا مردن لە نێو زیندان مان دەگرێت. کە یەکەم جار باوکم بینیم نەمناسی، نەمزانی ئەوە باوکمە. کورسیەک لە بەرامبەر من دانا بوو، سەیری یەکەم دوو کەسێکیان ئینان لەسەر کورسی دانیشت. سەیریم کرد هەر عادی مگوت ئەوە کەسێکی ترە. کە بە منی وت چوونی کوڕم تازەم زانیەوە باوکمە. وڵاهی بەداخەوە. پارێزەری ئەو کەیسەش ئاماژە بۆ دەکات هەر جار و بە بیانوویەکی لاواز دادوەر دادگایکردنەکەی ڕاگیراوانی بادینان دوادەخات. ئەویش بەهۆی نەبوونی هیچ بەڵگەیەکی پێویست لەسەر کەیسەکە و تاوانبارکردنی ڕاگیراوانی بادینان. جەستەکانی تری دادگا بەهۆی ئەوەی کەوا جارێکیان لەلایەن دادگاوە داواکرام و وردبینی بکرێتن بۆی ئەندامەکانی نوێیە، جارێک لەلایەن ئەندامی داواکاری گشتیەوە کەوا داواکرا وردبینی بکرێت. ئەم جارە هیچ هۆکارێکی یاسایی نیوە کە داوا پێدا بخەن. ناچار دادگا مۆڵەتی وەرگرت و کەوا ئەمڕۆ لە مۆڵەتدایە، جا نازانین مۆڵەتەکەی ئایا پێویست بۆ وەربگیری یاخود پێویست نەبووە. ئەوەش ئەوە لێ دەگەڕن لە بۆ لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان، ینی داواکارم بە دواتچوونێکی بکەن بزان ئایا ئەو مۆڵەتی کە ئەمڕۆ دادگای وەرگرتیا پێویست بۆ وەربگیرێ. ئەندامانی کوردستانی عێراقی CPT بۆ چاودێریکردنی مافی مرۆڤ و دادگاییکردن کە بەشداری دادگاییکردنی ڕاگیراوانی بادینان دەکەن ئاماژەیان بەوە کرد جێگەی شانازیە کە گەلی کورد کەسێکی تێکۆشەری وەکو بەدەلبەرواری هەبێت. ئێمە وەکو کوردستانی عێراقی CPT بۆ چاودێریکردنی دادگاکان و مافی مرۆڤ چاودێری سەرجەم دادگاکردنی ڕاگیراوانی بادینانمان کردووە. بەدەلبەرواری بۆ زیاتر لە ساڵێک ڕاگیراوە و لە زیندانە. تەنها یەک بەڵگەی بچووکیشی لەسەر نییە بۆ ئەوەی لەسەری حکوم بدرێت، بۆیە داوا دەکەین بە زووترین کات ئازاد بکرێت و بە کەسوکاری شاد بێتەوە. ڕاگیراوانی بادینان کە ژمارەیان 76 کەسە نزیکەی ساڵێک بەسەر دەستگیرکردنیان تێپەڕ دەبێت و تا ئێستا تەنها 5 کەسیان بۆ ماوەی 6 ساڵ زیندانیکردن حکم دراون. بۆ جارێکی دیکەش دادگاییکردنی ڕاگیراوانی بادینان بۆ 12 تشرینی یەکەمی ئەمساڵ دواخرا. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.